کاتێکدا بۆ شەویستانی گەڕێمیدیا سڵاوتان لێبێ ئەمە طبیعەتی شاری سلێمانیە لە هەموو کوچە کۆڵانێک تێ بەسەر جادە بێ لە چاخانە بێ هونەر لێرە بەردەوامە ئەمڕۆ لە چاخانە کلتوریەکەی حەسەن زیرەک ماڵەکەی کاکسەڵا ئاوادان بێ چاخانەی مەڵکەنی لەگەڵ ئەم کۆڕەونەریە کاکە بابان و کاکە برس و کاک دیاری و کاکە ئۆشۆن و کاکە حەمەجانی سار دوو هونەرمەندی خۆشەویستی لە کارغەریبی کەیترەوەی کلتوری نەتەوەکە ئاپارێزێ بە دروستکردنی زەربوڵانی ئەوە دایسەڵان لێرەیە ئەمڕۆ لامان شەنگۆرایەکمان بۆ وەستا حەسەنیشی بێ وەستا حەسەنێکی تر زانی دوای ئەو ڕازی شتێکمان بۆ بڵێن سواسێکی بۆ شەویستان چی لەلایە و دەنگە بۆی بیناسن لای سەڵاح فەرموو
کوچە گۆڵان لە چایخانەکان لە سەر شەقامەکان هەمیشە ئەو گۆرانیە بووە زۆر ئاساییە لە مەشەماڵە بگرێتە ئێستا بەم شێوەیە هاتووە جاوە لە بەرز وەسا حەسەنی خۆشەویستەکەی فیتەرش گۆرانش حەسەنمان پێشەکە چ گۆرانی ناوەنا نەخۆش و دەردادارە
باڵەمان ئاوەدان بێت چاخانەی کاکسەڵان ئەمڕۆ بەرنامەیەکی هونەرستانمان لەسەر شەکام لە ناو چاخانەی کاکسەڵان دەرانی گەڕێمی سپاس